یەکێک لەو شتانەی کە ئێمە یەکسەر بیری لەکەینەوە لە کاتی گەشت و سەیرانە ئەو خواردنانەیە کە لەگەڵ خۆمانەی بین، یان ئەو خواردنانەیە کە لەوێ دەخۆین و هەوڵەدەین زۆرترین خواردن لەگەڵ خۆمان برین بۆ پێمان وایە ئەمە چێژێکی زۆر زۆرمانایەتێ. ئەمە بخۆی لە خۆیدا کێشە نیە، بەڵکو کێشەکە لەوەدایە زۆر جار ڕەچاوی جۆری ئەو خواردنانە ناکەین کە لەگەڵ خۆمانە دەیبین تا چنێک بەهای تەندروستی هەیە و گرنگە بۆ ئێمە. یعنی ئێمە نەمانتوانی و زۆر جار هاوسەنگی لەلایەنی تەندروستی و لەلایەن تام و چێژی ئەو خۆراکانە بەدەست بهێنی. زۆر جار لە دوای سەیرانیشەوە ئەوە هەندێک کێشەمان بۆ دروست ئەبێ بە هۆکارەوەی کە زیادەڕۆیمان کردووە لە خواردنیان جۆرێک خواردنمان خواردووە کە زیانی هەبوو بۆمان. ئێمە کۆمەڵک بابەتی گرنگ لەم تەوەرە باز دەکەین کە دڵنیام لە کاتی گەشت و سەیراندا زۆر گرنگە کە ئێمە بزانین چی دەمێن لەگەڵ خۆمان و چی جۆرە خواردنێک دەخۆین و چەندێکیشی لێ دەخۆین. ئەمە بابەتی ئەم تەوەرەیەمان دەبێ کە بە میوانداری پرۆفیسۆری یاریدەدە دکتۆرە چیمەن ساڵح مامۆستای زانکۆ باسی دەکەین. دکتۆرە بەخێر بێی، سپاس بۆ ئامادەبوونێت لەگەڵمان. ئەو یاریدەرەکە غەڵەتمان نەکرد؟ دکتۆرە کللتور بۆ کللتورە ئەگۆڕێەوە لە کللتوری ئێمە یەکێک لەو شتانی کە زۆر گرنگە لە گەشت و سەیرانە خواردنەوە یەکسەر بیر لەوە ئەکەینەوە. ئەمێ بۆ دەست پێ بکەین هەر بەڕاستی شێوازی خواردنی ئێمە لە گەشت و سەیرانە دروستە؟ ئەتوانین دابەشی بکەین بەسەر دوو بەشە. ئێمە چی ئەبین بۆ خواردن و لە چیە ئەیبین و چۆنەی خۆین. ئەمە ناتەندروستیەکەی زۆربەی دروست کردو. ئەگینە هەر ئەو خواردنی کە تۆ لە ماڵەوە دروستەکەی، مەسەڵەن ئەوەی کە زۆرە برێ بۆ دەرەوە یا پراخە، بریانیە، گۆشتی برژاوەکان هەمویان مەسەڵەن شفتەیە کامێکیان بێ. ئەمانە هەمویان تەندروستن ئەگەر بە خواردنی تەندروست دروست بکرێ، ئەگەر بە ڕۆنێکی باش، ئەگەر بە برنجێکی باش، ئەگەر مەسەڵەن ئێستا هیوا هەیە یا پراخەکە ڕۆژێک پێشتر حازریەکە ئامادەیەکە لە منجەڵێکی فافۆنە، بە تایبەتی ئەگەر هی گەڵامێ و بێ ماستێکی ترشی تێکرێ، ئەگەر هی دۆشاو بێ دۆشاوی تێکرێ و ئەمە دیسان لە منجەڵێکی فافۆنە. بەڵام ئەین لە بەفرگرا هەندێک کەس دەڵێ من هەڵەگرم هیچ کێشێک دروستەکە؟ هەڵگرتنەکەی یعنی خواردنەکە لە فافۆنا بێت بوو، بەڵێ نابێ بە هیچ جۆرە لە منجەڵی فافۆنا بکرێت. بەداخەوە هەندێکی کەس کەش لە منجەڵی ئێستا منجەڵی سەفەری هاتووە کە فافۆنێکی زۆر کوالیتی خراپە، چونکە ترناوی خۆی بەخۆیەتی سەفەریە بۆ فڕیانە کە ئەمە هیچ تەندروست نییە و بە عەکسەوە زۆر خراپیشە بۆ جەستەی کەسەکە. لەبەرەوە ئەبێ ئێمە کە خواردنەکەش ئامادە ئەکەین ئەبێ بە جوانی هەڵگیرێ لە بەفرگرا، یعنی ئەگەر ڕۆژە پێشتریش ئامادەکرا ئەو منجەڵەی کە تیا ئەکرێ ئەبێ منجەڵێکی تەنانەت نەک ئێمە ئەڵێن ستیلێکی کوالیتی باشیش بێت بۆ ئەوەی ئەو خواردنێکی ئێمەکەین ترشەکە، یعنی چ بۆکو باسم کرد چ ماستەکە چ دۆشاوەکە هەردووکیان ئەیکەین لە منجەڵەیە هەڵگیرێ بە شێوەیەکی جوان بەیانی مەسەلەن کە ئەکوڵێنرێ و ئەنجا ئەبرێ دوایی مەسافەیەکی زۆر نەمێنێتەوە. ئەم چێشتە زۆر جار هەیە کە ئەگەنە و کەسە دوایی لە بەر هەتاوەکەشدا ئەنجێ، جاری وایە هەڵەدرێتەوە مەسەلەن یەکێک بە کەوچکێک لی ئەخوا دوایی ینی کەوچکەکەی کە کردوێتی بە دەمیا جارێکی کە چونکە ئێمە زانین ئەو کەوچکە کە بکرێ بە دەما بەکتریای طبیعی هەیە لە دەمی هەمومانە هەیە بە طبیعی، بەڵام کە چۆن ناو خواردنەکە ئەبێ بە گەشەکە، یعنی خواردنەکە خراپەکە. ئەمانە هەمووی ڕێگەی دروستی یعنی دروست و نادەن دروستی ئەو خواردانە، یعنی ئێمە بردمان ئەبێ لەوێ زۆر دانەنرێ، ماوەیەکی زۆر دانەنرێ لە بەرهەتاو دانەنرێ کە ئەمە زۆر گرنگە بۆ کەسەکان. دکتۆرە پێشە بینە سەر ئەو خۆراک و جۆری خۆراک و برژان و سوتایی برژاوانە وشیاری خۆراکی تا چەند گرنگە بۆ تایکی ئێمە، یعنی وردە وشیارێک و سەقافەتێکی وامانە بێت کە ئیحتیمام بە خواردنش دی، بەڵام شتێک نەبێت کە زیانی بۆ تەندروستیمان هەبێ. زۆر ڕاستە، یعنی من هەموو جارێک داوا لە میدیاکارانەکەم ئەڵێم هەموو تەنانەت من پێم باشە لە بینی هەموو بەرنامەیەکە تەنانەت ئەگەر لە خوارەوەش ئەمەنە هەواڵی سترێس دانەر و ئەمانەدا ئەنن لەگەڵ ئەوەیە، یعنی هۆشیاری خۆراکی، هۆشیاری خاوێن ڕاگررتنی سەیرانگاکان کە چەند گرنگە ئێمە فێر ببین چی ئەبین لە چیا ئەیخۆین دوایی چۆن جێ ئەهێڵین. یعنی تەنانەت ماڵان ئەبینی هەندێکی ئەوەی کە خۆی بە باشتریش ئەزانێ
ئەیکاتە ناو علاگەیەکی ڕەش و علاگەی ڕەشەکە لەوێدا ئەنێ ئەخر کێ لەویا بۆت هەڵگرێ لەسەر شاخێک بۆ لەسەر شاخێک یان لە هەر سوچێکە یان ئەهێنرێ لەسەر جادەکە فڕێ ئەدرێ ئەی بۆ هەر کەسێک نایێنێتەوە لە بەردەرگای ماڵی خۆی لە بەردەرگادانی ئێمە عادەتەن ڕۆژناڕۆژێک کام گەڕەکەی زۆر بۆی بچێت دوسێ ڕۆژ جارێک ئەگەڕێن قەیچێکە ئەو کاتە خۆڵەکە ئەگەڕێن لە بەردەرگاکەت هەڵیگرێ دوای ئەوە سەیرانگاکەی ستەوای لێ هاتووە کە ئەچی بۆ سەیرانگایەک بێجارێ دەدەقەیەک بەس شوێنەکەی خۆت پاکەیتەوە ئەو جێگەیە پاکەیتەوە کاتە دانیش ئەی باشە دانیش ئەی باشە بۆ منێک کە هەفتەی پێشووتر لەوێ بووم پاکیەکەمەوە بە پاکی جێڵم بۆی هەر خۆم یا کەسوکاری خۆم هەفتەی داهاتوو هاتەوە شوێنێکی پاک بێ ئەمە لە ڕووی ژینگەیەوە کاکدانیار لە ڕووی خاوێنیش بۆ ئێمە هەمیشە بە دوای تەندروستی ئاگەڕین بە دوای باشترین خوارد ناگەڕین بەڵام بۆ من گوناح نییە خواردنەکەم کەمە قاپێکی سەفەریەوە بەدەستی خۆم بۆ خۆم و ماڵ و مناڵم کەوچکی سەفەری بۆ یعنی ئەو دایکە یعنی بەڕاستی دایکان هیلاکن ئەو هەموو ڕۆژێک پێش ئەوە یاپراخەکە ڕەنگە 4 سەعات خەریکی یاپراخکردن بێ ڕەنگە ڕۆژێک بە کاملی خەریکی بازارکردن بێ ئەی چیتایە کە ئەگەڕیتەوە 10 دقەش با خەریکی قاپشتن بی یعنی ئێستا من بۆ خۆم لە ماڵەوە 10 قاپ کڕیوە 10 قاپی ستیل و 10 کەوچکی ستیل نزیکەی 20 ساڵە بێ بەکاریانە هێنم هەموو جارە ئەیان بم بۆ سەیران خواردنی تیا ئەخۆین ئەگەڕینەوە بە 10 دقە بەو خوای سعاتم بۆ ڕاگرتووە 10 دقەی پێویست بووە بەشتنی ئەمانە چەند کەسی لە خێزانەکەیە ئەوە نا پەرداخ ببە بۆی هەر کەسە پەرداخی خۆی بناسێتەوە یان حتا تا حاڵەتێکیش ئەگەر پەرداخی مەقەباکان ئەوە بەکاربێنی بەڵام کفرە یعنی ماڵەکان زۆر ماڵ هەیە سفری ئەنجا سفری ئێمە بۆیە داخین ئەگەر شتێک ڕژا عەرزەکە پیس نەبێ تۆ لە دشت و سەیران سفرەت بۆ چییە؟ ئەتوانی ئەستان سفرە بەکارنێنی یان پارچە پەڕۆیەکدانی دوایی لە ماڵەوە بیخیتە خەسالەکەەوە باشە دکتۆرای کێشەکە ئەقڵێتی خەڵکی ئێمە وایە ئەڵێ خۆ من یەک جاراچم بۆ گەشت و سەران قەیچێکە گەر پلاستیک بەکاربێنم بەو جارە هیچ کێشێکی تەندروستین بۆ دروست نابێ وانە ئێمە جارێک ئەوە ئەی تۆ هەفتەیەکی کەش ئەچیتەوە جارێکی کە ئەچیتەوە جارێک لە مناسبەتێکە بۆ دائەنرێ ئەمانە هەمووی دوای ئەوە ئێمە پلاستیکی نەزانراو یعنی نایبینین ئێمە ئەم پەرداخە سەفەریانی کە ئاوی تێ ئاخۆینەوە تەنانەت بەداخەوە هەندێ ماڵەکانی لە ماڵەوەش هەر ئەم پەرداخە سەفەریە بەکارهێنێ نازانی ئاخر ئەمە پلاستیک زانیاریەک بۆ بینەران هەتا پلاستیک تەنکتر بێ خراپترە منجەڵی فافۆن هەتا تەنکتر بێ خراپترە زۆرتر تێکەڵی خواردنەکە بێ لەبەرەوە ئێمە ئەوەی کە بە چاو ئەی بینین با پارێزگاری لە خۆمان و لە مناڵەکانمان بکەین ئەوەشی کە نایبینین ئەوەی تر شتێکی ترا دکتۆرە بینە سەر برژاوەکان بەگشتی خەڵک یەکێک لەو خواردنانەی کە حەزیلێتی برژاوە ئیتر تکەی میریشکە گۆشتە جاری وایە کەبابە ئێمە چۆن بتوانین سلو خواردنە ببینین و لەگەڵ خۆشمانە مادەم حەزمان لەم جۆرە لە خواردنەیە بە شازێکی دروست ئامادەی بکەین ڕاستە یەکەم جار ئەو گۆشتێک کە ئەبرێ دیسان ئەبێ یعنی زۆر کەسەیە ئەیکاتە قاپێکی پلاستیکەوە یان زۆر جار بە تایبەتی مریشک چاگەکرێ و دا ئەندێ جاری وهەیە مەسەرەن یان لە شەوێەوە کردوێتی لە بەیانیەوە ئەچن بۆ سەیران هەر لەنا ئەم پلاستیکای کودام باسم کرد هەندێک جار هەیە لە بەر هەتاویشدا ئەندێ گوێی نادرێتێ هەتا نیوەڕۆ ئەم شیشانە ئەکرێ لە بەرەوە ئەبێت و ئاگاداربی ئەم گۆشتە ئەبێ لە ناو بۆکسی تایبەت ئەم بۆکسی یعنی ئەوەی کە هەیە هەندێ بۆکسەیە تایبەتە خۆی ساردە هەندێ بۆکسەیە شەو ئەخرێتە مجەمیدەوە بەیانی هەر بە ساردی ئەمێنێتەوە هەندێ بۆکس ئەتوانی تەنانەت 2 پارچە سەهۆڵ بکەیتە ناو کیسەیەکە و دەمەکەی ببەستی لە چواردەوری بۆکسەکە یادای بنی یەکەم هەنگا هەڵگرتنێتی ئەو خواردنە هەڵگرتنەکەی زۆر زارورە دوایی هێنە سەر کیسی ژاتوە هەر نایاڵە بتوێتەوە مەسەرە سۆڵشی تێگە ژەر زۆر باش بەڵێ یعنی هەر شتێک کە تۆ بەکاری بێنی بۆ ئەوی ئەم گۆشتە چونکە پڕە لە بەکتریانی تەنانە گۆشت من چەند جار تومە چەند جار یعنی ڕەخنەگیراوت و گۆشت زۆر پیسەش گۆشت چۆن ئەبێ نەشۆرێتەوە بابە گۆشت شتنەوەی ناوێ چونکە گۆشت بە شتنەوە پاک نابێتەوە ئەمە سەوزە نییە گۆشت بە کوڵاندن یان بە برژاندن پاکە بێتەوە لە برە پێویست بەشتن ناکە بەڵام هەڵگرتنی لە ماوەی 2 سەعاتە لە شوێنێکا داینێ لەوانەیە خەسار ببێ لەبەرەوە ئەبێ ئێمە و هەندێ هەڵی تر لە گۆشتە ئەو ڕۆژە
يعني مثلا ئێمە ئەچین بۆ سەیران هەر لە ڕێگە گۆشتە کڕێ گۆشتەکە ئەو ڕۆژە سەر بڕاوە یەکسەر ئەبرێ دەست دەکرێ بە خواردنی ئەمەش دیسان هەڵەیە ئەبێ گۆشت شەو ڕۆژێک بەسەر یا ڕۆشت بێ لە سەربڕینی یعنی ئەمڕۆ گۆشتەکە سەر بڕابێ ئەنجا سبەینێ من بیخۆم بۆ ئەوەی لە عەزەلەی ئاژەڵەکەەوە بگۆڕێ بۆ گۆشت ئەنجا ئێمە ئەم گۆشتە بخۆین ئەمە هەڵبژاردننی گۆشتەکە و هەڵگرتنی دوایی کە ئەچینە ئەوێ هەندێک کەس خەڵوزی زۆر دائەنێن یعنی لەو شوێنە کە گۆشتەکە زۆر نزیکە بێ لە خەڵوزەکەەوە بە خێرایی دەرەوەی ئەستوتێ بەڵام ناوەی هێشتا نەبرژاوە کە ئەمەش دیسان زۆر خراپە هەم لەوانەیە لە ناوەی تەعقیم نەبوو بێ ینی پاک نەبوو بێ دووەم ئەو سوتاویەی کە زۆر خراپە بخورێ تەنانەت یعنی لێرەوە بۆ هەموو ئەو کەسێک کە گوێمان لێ ئەگرێ کاتێک کە گۆشت سوتە لای ببن یعنی تەنانەت تۆ شیشەکە ئەگری بەدەستەوە بەڵێ ئەو شوێنانی کە سوتاوە ئەبێ فڕێ بدرێ ئەبێ نەخورێ زۆر خراپە بۆ تەندروستی ئێمە کە ئەم سوتاویە بخۆین لە بەرەوە بێ سوتاویەکە فڕێ بدرێ لە بەرەوە باشترین ئەوەیە کە خەڵوزەکە بێڵڕێت بە تەواوی بگەشێتەوە جوان بگەشێتەوە دایبنرێ و مەسافەیەک لە بینی گۆشتەکە و خەڵوزەکە هەبێت بۆ ئەوەی بە زمانی کوردەواری ڵێن هەڵی نەپڕۆکێنێ بە هێواشی گۆشتەکە ببرژێ و بەبێ ئەوەی بسووتێ. بەڵێ دکتۆرە باز لەوە دەکرێت کە بزوێنەری هەرسمان لە گەشتا سەوزەیە نابێت سەوزە غایب بێ ئێمە تا چەند گرنگی پێ بدەین لە سفرەکانماندا هەبێت کە لاانێ زۆر گرنگیمان پێ نەیابێت لەوەی کە ئیزعات پاکرێت و ئەوهانە بەلای بنین. ڕاستە سەوزە و میوەکان هەردووکیان زۆر گرنگە بە تایبەتی لەگەڵ گۆشتاکە بخورێ بە پێچوانەوە ئێمە زۆر جار کە ئەچین کە ئەڵێن گۆشتی برژاو یەکسەر بیر لە نانەکەینەوە نانی لەگەڵا بێ بەڵام تۆ ئەتوانی گۆشت بە بێ نان بیخۆی تەنانەت بۆ ئەوانی کە مەسەڵەن کە تاقە زۆرەوانی کە کیتۆ بەکارێنن بەڵام زۆر گرنگە سەوزەی لەگەڵا بێت سەوزە و میوەکان بە دەرەجەیەکی کەمتر چونکە ئێمە هەر کەسێک لە ڕۆژەکە پێویستمان بە 2 میوە و 3 سەوزەیە و سەوزە ئەتوانێت جێگرەوەی میوە بێ بەڵام میوە ناتوانێت جێگرەوەی سەوزە بێ چونکە میوە ڕاستە ڕیشاڵێکی زۆر باشی تایە ڤیتامینات و کانزاکانی تایە بەڵام شەکریشیان تایە بەڵام سەوزەکان وانە کانزاکانی تایە فایبەرەکانی تایە هەروەها شەکریشی تیانە لە برۆ زۆر گرنگە کاتێک کە ئێمە ئەچین بۆ سەیران زۆر جار هەیە یعنی مەسەڵەن خەڵکانێک وازانن سەوزە بە تەنیا کەوەر و کەرەوز و مەسەڵەن ئەم شتانەیە زەڵاتە بە تەنیا تەماتە و خەیارە ئێمە ئەتوانین هەموو شتەکانی ترشیات یعنی ترشیات شتێکی زۆر باشە کە لەرم و قەرنابیت و گێزەر و کە ئەمانەی تێکراوە و فەرمەند کراوە یعنی ترشێنراوە کە ئەمە ئەتوانین لەگەڵ خۆمانابی بین زۆر باشە یعنی ئەو هاوسەنگیەمان ئااتێ کە لە ناو خواردنەکە ئێمە پێویستمان پێێتی لە بەرەودا ئیمەن ئێمە کە قاپێک جیاکەینەوە بۆ خواردن هەمیشە ئەبێ بیر لەوە بکەینەوە نیوەی قاپەکەمان سەوزە بێت سەوزە و میوە بێت ئەنجا نیوەیەکی لە دانەوێڵەکان بێ ئەویش دانەوێڵەی تەواو یعنی ئەو نانسپی کە بەکارهێنرێ بەڕاستی ناتەندروستە ئەو نانسپی ئێستا لە بازاڕەکانمانایە ئەو سەمونە سپیە کە ئەکرێت کە ڕێژەیەکی زۆر خمرە و ئەمۆنیا ئەوانی تێکن بۆ ئەوی تا پفتر ببێ و بەرزتر ببێتەوە کە کەسانی ئێمە پێمان باشترە نەخێر هەتا ئەو سەمونە لە ئەرزابیان ئەو نانە یعنی هەڵ نەستا بێت ئەمە بە شێوەیەکی تەندروست دروستکراوە ئێستا خۆشبەختانە چەند شوێنێکیش دروستیان کردووە هەوی ترش ئەوەی کە داپیرانمان کە بەکاریان هێناوە کە بە هەوی ترش ئەیکەن کە سوودێکی زۆر تەندروستی هەیە هەم بۆ نانەکە و هەم بۆ جەستەی ئێمە. دکتۆرێکێک لەو شتانی کە لە گەشت و سەیراناگرێ چێژلێنانە بە دار شێوازی ئەمەیان چۆنە چی ڕەچاو بکەین لە کاتی چێژلێنان بەدارە؟ خۆی ئێمە لە کاتی ئاگرکردنەوەیە ئەبێ زۆر وریابین شوێن نەسووتێنین چونکە ئێمە ئەزانین هەموو ساڵێک داریش نشکێنینەوە ئەم کوردستان و جوانە ساڵ نییە هەندێکی دوژمنەکانمان بۆمانە سووتێنێ بەڵام زۆربەی زۆری خۆمانین لە بروی کە ئاگرەکەینەوە زۆر جار ئاگرەکە
جێ ئەهێڵین لەو شوێنە لەبەرەوە ئاگرە بێ شوێنی تایبەتی بۆ بکەی قەراخەکانی پوش و ئەوان ئێستا یعنی ئەم کاتانە باشە ناسووتێ بەڵام کە بەرە وشکایی ڕۆشتین ئەوە مەسەلەن نزیکەی 2 هەفتەیەکی تر ئەبێ زۆروریابین لەبەرەوە کە ئەیکەینەوە ئاگرەکە زۆر ئاساییە هەرچێک بێ بەڵام وەکوتم ئەو منجەڵی کە بەکاری ئێنین منجەڵێکی باش بێت گینا ئاگرەکرێتەوە ئێمە هەمومان نەزانین خواردنی دار تامێکی تایبەتی هەیە بەڵام لەگەڵ ئەوەشە بەڕاستی هەندێک ئەبینی زۆر بە بێویژدانی دار ئەبڕنەوە ئەو دارە سەوزە جوانانە لە بنائی بڕنەوەیان لەبەرەوە کاتێک کە ئەڕۆی توانی دار لەگەڵ خۆت ببەیان مەسەلەن هەر شتێکی کە لەگەڵ خۆی بیان ئەگەر داری ئەوێت بەکارێنە دارە وردەکان وشکەکان ئەوانەی کە لێبوونەتەوە ئەتوانرێ ئەوانە بەکاربێنرێ ئەمە هەمووەکو ژینگە پاکردنەوەیەکیشە هەم زیانیش ناگەێنین بەڵام شکاندنەوەی لە قۆپۆپی دارەکان کارەساتە بێگمە دکتۆرە لە کولتوری ئێمەدا لە سەیران و گەشتا زۆرخۆرێکی زۆر هەیە ئەمە وەکو کولتورێک و وەکو خویەکی لە هاتۆیان وزەی زیاتر سەرفەکەین و پێویستمان پێوێت خۆی لە ڕاستیە کە ئێمە ئەچینە دەرەوە ئۆکسجین جوان باشترە زۆرتر ئەتوانی ئۆکسجین بکەین زۆرتر بمژین هەروەها جوڵەمان زۆرە مەسەلەن ئەویش هەندێکی هەمووینە مەسەلەن بەسەر شاخە سەرەکەوی ئەمانە ئەەکەی یان بەسەر حتا گردۆڵکەیەک بێ یان دانەنیشی پیادەڕەوی بکەی مەرجنی ئێمە هەر بەسەر شاخە سەرکەوین پیادەڕەوی بکەی هەستی سەیری ئەو دیمەنە جوانە و یعنی ناڵێم ئێمە کە چەند جارە چین من کە سەیرەکەم یەکسەر خوایەوەتان ئاواکەی یەکسەر ئەوەی بۆ ئەڵێم کە ئەوەنە دڵم خۆشە کە ئەم کوردستانە جوانەمان هەیە ئەگەر جوڵە زیاتر بکەی تەنانەت ئەگەر شتێکیش زیاتر بخۆی کێشە نییە بەڵام هیوا هەیە ئەچێت بۆ سەیران خواردنەکەش دکتۆرە بجوڵیت بەڵێ بجوڵێ بەڵام بەداخەوە هەندێک کەسەیە کە ئەچێتە ئەوێ یەکسەر مەسەڵەن هەر یەکەم شت یا پراخدائنەی خوا دوای ئەوە یەکسەر چا ئەکا بەسەر یا لەگەڵ چایەکە کولیچەدا ئەنێ دوای سەرخەیەکی بۆ ئشکێنە دوای ئەو گۆشتەی کە باسمان کرد تازە یعنی بۆیە ئەگەر گۆشت بە تازەی بخۆی دوای هەست بە هیلاکی زۆرەکەی چکە لاکتەگەستت لە ناو عەزەڵەی گۆشتەکە هەیە تو ئەی خۆی لە برۆ هەست بە هیلاکیەکی زۆرەکەی ئەنجا ناڵم ئەو شیرینیانە بەڕاستی شتێکی ناتەندروستە ئەم شیرینیانە ئەبرێ بۆ دەرەوە بە تایبەتی ئەو شیرینانی کە ناتەندروست دروست کراون دوای ئەوە چەرەساتەکان یعنی نانەکەی خواردۆ یەکسەر شیرینیەک جارۆک و سناکێکیان سوکە ژەمێک لە بینی ژەمەکانە ئەخورێت ینی جگە لەو ژەمی کە بدە ئەوە بەمستەمڕی یعنی بە مستەمڕی کە ئەچی بۆ سەیران هەموو شتەکاندا ئەندێ بۆی بەردەوام ئەو زائیدەن گوڵە بۆ ڕۆژەکە لە کەلتوری خۆمانە زۆر بەکارێن لە چەرەساتەکان بە تایبەتی سوێ ئەگەر سوێر بێ کە ئەمە دیسان زیانێکی زۆر بە ئێمە ئەگەیەنێ لەبەرەوە یعنی ئەگەر چەرەساتیش برا ئەبێ چەرەساتی یان کاڵ بێ یا کەم خوێ بێ یان داوا بکرێ لە یعنی لە ئەم کەناڵە بەڕێزەی و داواکەم لە ئەو شوێنانەی کە ئامادەیانەکەن ئەو زۆر خوێ و هەندێکە بۆ موشکیلە ڕانەکان و هەیە تام و بە تامی قەل و بە تامی نازانم چی ئەمانە دروستێکن کە ئەمانە هەمووی شتی ناتەن دروستە کە حەزرەکرێ و ئەبرێت دکتۆرە خواردنەوە گازیەکان ماستا و دۆ ئەمانەش لەگەڵ ژەمەکانە زۆر ئەخورێ خواردنی لەگەڵ ژەمەکانە ئاسوودی هەیە ساردیە خۆی وڵی با هەزمیکەین لە ڕاستیە تۆ کە لەوێ ئەگەر ئەتەوێ هەزمیکەی هەستە بجوڵێ یان کەمتر بخۆ هەمیشە ئێمە خواردن قەت نابێگە دەمان تێرکەین ئەبێ هێشتا تۆزێکمان ماوە بۆ تێربوون ئەبێ واز بهێنی هینەکەی لەبەرە دوایی تۆ ئەوە نییە زۆر بخۆیت و دوای وەڵا بە بیپسیەک بتەوە خواردنەکە هەزم بکەی ئەمە ڕێگایەکی زۆر ناتەندروستە لە لایەکی تریشەوە ئێمە خۆراکانی خۆین بە تایبەتی مەسەلەن گۆشتی برژا و ئەم شتەکان ڕێژەیەکی زۆر ئاسنیتیایە تۆ کە بەو ماستاوەیان بەو دۆیە کە ئەیکەی بەسەریا ناهێڵی ئاسنەکە لە شتی سفادەی لێ بکە لەبەرەوە ئەبێ بزانی جۆری خواردنەکە چییە ئەنجا هەڵی بژێری یعنی بە تایبەتی دۆ خراپ نییە یعنی شتێکی باش تەنانەت چاوریەکەشی لێگیراوە بەڵام هەر لەگەڵ ئەوەیە لەگەڵ گۆشتی برژاوە خراپە بەڵام تۆ یا پراخێکی گەڵامێ وت کردووە یان بریانیەکت کردووە کە گۆشتی سووریتیانە
لەوەیان قەیناکە ئەتوانێت بەکاربێنی بەڵێ بەڵام باشترین شت کە ئێمە لە سەیرانەکان بیبین کە ئەگەر بجوڵینە عارەقەکەینەوە ئەو باشترین خۆراکە لە ئاویشە ئەبێ وریابین سەهۆڵا و زۆر بەکار نەهێنرێت چونکە ئێمە بە تایبەتی ئۆڕۆنی کە ئیخۆیتیان ئەو دووگو بەزدەی کە ئەخورێت و ئەو ئاوە ساردەی بەسەراکرێ دیسان ئەمە تووشی بە دەرسیمانەکە لەبەرەوە بێ ئاگادار بین لە ئاوەکەش. دکتۆر زۆرە لە پزیشکانی هاوشانی جەناویشدانی چەند جاری کە باسییان کردو بوونی خواردنی چەورێکی زۆر دواتریش ساردیە کە چایەکی زۆر شیرینە شەکری تێدایە ئەمە تا چەند ئەبێتەوەی دروستبوونی چەوری بە تایبەت لە ورگ و لەو شوێنانەدا. خۆی کاگانیار هەمیشە لەشی مرۆڤ دوو جۆر یعنی تاقای هەڵەگرێمە ئەو خواردنەکەوە یەکدینێکین بە وزە ئەم وزەیە بە جۆرێک لە ناو ئەزەلەکانمانە لە ناو شانەکانی ماسولکەکانمانە و لەگەڵ جگەرە کۆکرێتەوە بۆ ماوەی 12 ساعت ئەگەر هەندێکیشی ئەوەی کە زیادە بێ ئەکرێ بە چەوری و هەڵەگیرێ لە ماوەی ئەم 12 ساعتەیە ئەگەر تۆ خواردنێکی کەت خواردەوە یەکسەر ئەوی تریش هەڵەگیرێ لەبەرەوە تۆ لە سەیرانی ڕێژەیەکی زۆرتر مەسەلەن تاقەوەرەگری گۆشتە خۆی یا خواردنە خۆی ئەچی بیپسیشەکەی بەسەریا بیپسیش دوو جۆرە یعنی کە ئەڵێن بیپسی مرج یعنی بیپسینە هەموو خواردنەوە گازیەکان و شەربەتەکانیش هەر هەمویان خواردنەوە گازیەکان دوو جۆرن یا ئەوە تا شەکریان تایە یا ئەوە تا شیرین کەرەکانیان تایە ئەوەی کە زۆر جار هەیە ئەڵێ فەرموو ئەو شەربەتەیە ئەو خواردنەوە گازیە بخۆ ئەڵێ ناخۆمەڵێ ئاساییە شیرینکەر یعنی دایتە ئەمە شەکریتیان نیە ئەمەی کە شەکریتیانە من لێرە بە هەموو کەسێک ئەڵێ کە شەکریتیا بێ باشترە لەوەی کە شیرینکەریتیا بێ چونکە شەکرەکە کەمێت شەکریتیا تۆ ئەتوانی بە ڕێگە ڕۆشتنێک بە شتێک زۆر یعنیوە لەو زیانی هەیە بەڵام سەرفی بکەی بەڵام شیرینکەرەکان زیانیان زۆر زۆرە بۆ هەرس لەبەرەوە ئەو بەکتریا تەبیعیانی کە لە ناو ڕێخۆڵەکانمانێ ئەزانی هەر شیرینکەر طبعاً جۆری زۆر جیاوازی هەیە لە باش و خراپیشیان یعنی زۆر عینیان هەیە هەر یەکەیان 100 جار هەیە بۆ 700 جار لە شەکری طبیعی شیرینترە لەبەرەوە کە تۆ تامی ئەو شیرینیە زۆرە ئەەکەی زمانت ڕایە دوایی مەسەڵەن میوەیەک بخۆی میوەکەت لەلا شیرین نابێت ئەو زۆر لەلا شیرینە لەبەرەوە ئەم شیرینیە وات لێکە هۆگری شیرینیت کە دیسان فترەیەکی کەمی پێ بچێ دیسان تو حەز لە شیرینی بکەیتەوە ترشێتیەکەی وات لێکە زووتر خواردنەکارز بێ و دیسان بتەوێ خواردنی تر بخۆیتەوە و شیرین کەرەکەشی وەکو پێم وتن کە زیانێکی زۆر زۆر بە ڕێخۆڵەکان و بە بەکتریاکانی ناو زۆر دەمانەگەێنێ ئەمێ باسی ئەوکەی ئەگەر کەسێک بێت زۆر نەخوات و ئەوێ کێشی بە جۆرە زۆرەکان زیاد نەکات هیچ خواردنێکی پێشژەمەکە بیخوات تۆزێک مەعیدەی قورس بێت و ئەو بێ بەڵێ سەوزەکان یعنی نیعمەتێکی زۆر گەورەیە بۆمان ئێمە لە هەموو خواردنێکات تەنانە بەیانیانیشمان ئەبێ ژەمی سەوزەی تیابێ لە ماڵەوە بینیان لە دەرەوە یعنی تۆ ئەگەر گۆشت بخۆی ئەتوانی مەسەڵەن ئەگەر هەبێ 4-5 شیش گۆشت بخۆی بەڵام هەندێکە زیاتریش بەڵام ئەگەر تۆ قاپێکی گەورە زەڵاتت خوارد لەگەڵ یا مەسەڵەن پیاز زۆر باشە ئێمە تەنانە پیاز دژە هەوکردنە کە ناهێڵێ نەخۆش بکەوین و ئیلتیهابات لە لەشمان زۆر بێ هەم هستامین بلۆکەرە یعنی ناهێڵێ حساسیە دروست بێ ئێمە ئەزانین کە ئەچینە دەرێ بۆمان هەیە تووشی حساسیە ببین بە پۆلین و بۆ تۆوانی کە لە درەختەکانەوە هەیە لەبەرەوە ئەم پیاز هەم هستامینەکەمان بۆ کەمەکاتەوە هەم دژە هەوکردنە هەم زۆر زۆر بەستوودە و ڤیتامین سێکی زۆر باشی تیا ئیتر چ ئەتوانی ببرژێنرێ و بپیشێنرێ یان بە کاڵیش بخورێ لەگەڵ سەوزەکە کە ئیخۆی تۆ مەعیدە پڕەکەی بە سەوزە کە سەوزە حەجمی گەورەیە بەڵام لە ڕووی وزەوە وزەی کەمە کە ئەمەت خواردووە ئەوە کە ئەچیتە سەر خواردنەکان کەواتە خواردنەکانە زۆر پێ ناخورێ ئەمە ڕێگەیەک ڕێگەی دووەم دیاری بکە یعنی لەسەر تەشتەکەیان لەسەر مەنجەڵەکەیان لەسەر ئەو شتەکەمەی خۆیان چەند جارێک تێکیتەوە یەک جار ئەوەنەی کە ئەزانی بەشی تۆیە ئەوەنەت پێخورێ بیکەرە قاپێکەوە و بە یەک جار بیخۆ تەواو ئیتر ئەوە نییە بڵێ جارێکی کەش ئەخۆمەوە یان مەسەلەن سەعاتی جارێک گۆشت 3-4 سەعاتی ئەوێ تا هەرسە بێ دەهیوا هەیە 2 سەعات نابا وەجبەیەکی تردا ئەنێنەوە دەستەکەنەوە بە خواردنی یعنی ئەبێ ئاگات لەوە بێ کە ئەو خواردنە هێشتا هەرز نەبووە لە ناو گەدەتا تۆ بچی خواردنێکی تریشی تێ بکەی لەبەرەوە زۆر ئەبێ ئاگاداری
کەمی ئەو خواردنە بین کە خۆشە دەدەقی کە کاتمان بێتە دکتۆرە بابەتەکەمان زۆر گرنگە و خەڵکی زۆر حەزی بە بابەتان. دکتۆرە یەکێک لەو شتانەی کە کورد زۆر ئالوودەیەتی چایە و لە بەیانیەوە هەتا ئێوارە کاچە بۆ سیران خەریکی چا خواردنەوە یەکسەر چایمان لێ نەهات یەکسەر چاخورێتەوە. ئەستێکە چا شتێکی زۆر باشە بەڵام چ چایەک ئەو چایەی ئەگەر بە 20 دقە پێش خۆراک نەبێ نزیکەی سەعاتونی بۆ 2 سەعات دوای خۆراک نەبێ. ئەمە یەک بە تایبەتی ئەگەر ئێمە خۆراکەکانمان ئاسنی یان ماست یعنی سپیایی تیابێ یعنی گۆشت و سپیایی ئەم دوانە زۆر ئەگینا شتێک کە ئەو دوانەی تیانە بێت ئەتوانین بەسەریا بخورێت. ئەنجا هیوا هەیە هەر یەکسەر ئاوە ساردەکە چەند چنێک چای تێ ئەکا و لە تەنیشت ئاگرەکەەوە دایئەنێ کە چەند ئەکوڵێ ئیتر بۆ جاری وایە بۆ وەجبەی تریش دیسان چای تری تێکاتەوە و ئاوی ترێک تێکاتەوە ئەمە خراپە. ئەبێ بهێڵین ئاوەکە بکوڵێ کە ئاوەکە کوڵا مەسەلەن بە قیاسی پێویستی خۆت چەندێکە چایەکەی تێ بکرێ نزیکەی 4 دقە 5 دقە داینی بۆ ئەوەی دێم ببێ تیابێ دوای ئەوە ئەبێ بپاڵێورێ بپاڵێورێ ئەمە بکرێتە قۆریەکی ترەوە تڵپەکەی لێ جیا بکرێتەوە. بۆچی نابێت ئەم تڵپە پۆلیفینۆڵەکان یعنی زۆری تایە ئەچێتە ناو هەتاها ئەبینی تاڵتر ئەبێت تورتر ئەبێ هەتا زۆر کەسەی حەزی لە ئەوەیە بەڵام ئەمە تەندروست نییە بۆ جستەی ئێمە و بە تایبەتی ئەگەر دوای خۆراک بێ ناهێڵێ خۆراکەکان یعنی ئەو ڤیتامین و کانزانی کە لە ناو خۆراکەکەی ناهێڵێ بمژرێ. لەبەرەوە ئەگەر ئێمە چایەکەشمان دانا زۆر ئاساییە بەڵام ئەبێ لە تڵپەکەی جا بکرێتەوە. ئەمە یعنی شەرتی ئەساسیە کە بەداخەوە ئێمە زۆر کەممان ئەبێ یعنی کە ئەوە ئەکرێ ئەبێ ناڵێم نزیکەی بۆ 5 دقەیەک چایەکە لە ناو یعنی تڵپە چاکە لە ناو چایەکە ئەبمێنێتەوە. دکتۆرە بۆ خواردنی منداڵ ئەبێت هەمان ئێمە و خواردنە بخۆین بۆ منداڵیش ئەبێت گونجاوە یان زۆر جار دایکوباوک گوێ نایە بەوەی کە ئەو گۆشتە زۆ سوتا و مناڵەکە ئی خوات بێت چۆن تەعاملی خۆراکی مناڵکەی لەگەشتە ئەبێ زۆر وریابین چونکە مناڵ مەناعی کەمترە لە ئێمە مەناعی لەبەرەوە ئەبێ ئاگاداربی ناسکترە مەسەلەن تەنانەتی وا هەیە گۆشتەکە پێوە کە دەستی بەرگۆشت کەوتووە دواییش پارچەیەک هەر بەو دەستەی پارچەیە گۆشت لێکاتەوە مەسەلەن ئەیا بە یەکێک ئەمە خراپە ئەبێ دەست ئەگەر یعنی باشترە دەستکێش لە دەستکرێیان دەستەکە پاک بشۆرێ دوای ئەوە یان ئەتوانرێ بۆ گەشت و سەیرانەکان کحول لەگەڵ خۆت ببەی بۆ ئەوەی ناو بەناو دەستەکە تاقیمکەی لەبەرەوە ئەبێ ئاگاداری ئەو خواردنە بین کە ئەوەی کە گۆشتەکە پێواکە ئەبێ دەستی دوایی پاک بێ یعنی بە هەمان دەست یان دەست دیاوە بە پشتی شیشەکەەوە ینی دوای ئەوە ئێمە کە ئەو شیشەکە وەرەگرین و دوایی ئەی خۆین مەسەلەن جەنابەت برژانوتەوە من ئەی خۆم ئەم دەستەی کەیام لە شیشەکەەوە یانە بێ بە شتێک بیگرم شیشەکە یانەوە تا کە دەستم دانا بۆ گرتنی شیشەکە ئیتر بەمەیان بیخۆم نابێ ئەمە لە بەروی ڤایرۆس و بەکتریاکانی کە بە گۆشتەکەەوە هەیە نەگوازرێتەوە بۆ کەسێکیکە کە بۆ مناڵ زۆر زیاتر دووەمە بێ ئاگادار بین ئەوان نەسووتا بێت چونکە مناڵ نازانێ لە سەیرانە زۆر گرنگە نەهێڵی بیپسی وش یعنی هەموو شەربەت خواردنەوە گازیەکان نەیخوات ئەگەر خواردی مەسەلەن مباشەرەتەن لەگەڵ خواردنانە بێ ئاگادار بین سەوزە و میوەکانی کە ئەیبین بە جۆرێک بێ بۆ مناڵ بخورێ یعنی نەبێ بەهۆی خنکاندنی مەسەلەن گێزەر جاری وایە ڕقە بۆ مناڵی بچووک نەدرێتە دەستی لەوانەیە خوانە خواستە بکەوێتە یعنی ببێ بەهۆی خنکاندنی مناڵەکە ئەبێ ئاگادار بین دائیمەن ئەگەر گێزەر و ئەوشتانەمان بەکارێنا کوڵاوەکان بێ بۆ ئەوی نەرم بێ و مناڵەکە بتوانێ بیخوا ئەبێ ئاگادار بین خواردنی هاوسەنگ نەڵێن وڵاتدەی هەر یەک ڕۆژە قەیناکە بۆ ئەوەی مناڵەکەمان فێری خواردنی هاوسەنگ بێ هەمیشە زەڵاتەیان وەکو باسم کرد سەوزە کوڵاوەکان لەگەڵ خۆمانە بین بۆ ئەوی مناڵەکە بتوانێ ئەوانش لەگەڵیا بەکاربێنێ زائیدەن شتێکی کە ئەو خواردنانی مەسەلەن نەوت یان ئەبێ نەکرێتە خواردنێک پاکەتی یان قوتوی شتێکەوە کە هی خواردن بێ مناڵەکە نەزانێ وابزانێ ئەمە شەربەتە وابزانێ نەستەلەیە وابزانێ ئاوە ئەمە کە نەوتێ بەڵام لە ڕاستیان نەوتە تێکرێ و تەنانە زۆر جارە بۆ گەورەکانیش یعنی لیان تێکچۆ خواردویانەتەوە ئەبێ زۆر ئاگادار بین لەوانەیە. دکتۆرە بەکارهێنانی ئاوی سەرچاو ئاوەکان بۆ چێژلێنان بۆ خواردنەوە دروستە؟ بۆ چێژلێنان دروستە
بەڵام باشترە بە تایبەتی ئاوی کانی باش یعنی تۆ سەرچاوەکەی ئەبینی تۆزێکینە بەڵام ئاوە ڕۆشتوەکانی دەرەوە بە هیچ جۆرێ ئامۆژگاری کەس ناکەی ئامۆژگاری نەوەڵان نەقاپی تیاپشۆن تات قاپشۆر نەقاپشتنیش یعنی زۆر کەسێ قاپەکەیش ئەشوا و دوایی جارێکی کە یعنی خواردنی تێکاتەوە هەتا بتانی چونکە زۆر جار هەیە لەستەرەوە کەسانێکی کە لەوان خەڵکی تر لەستەرەوە مەسەلەن پیسایی تێبکرێن شتیخێنی تێبکرێیان بەکتریاکانیان ئێستا کرمی جگەر زۆر بڵاوە لە ناو ئاوەکانە ئەبێ زۆر ئاگاداربین ناڵم بە تایبەتی بۆ خواردنەوە نابێ بە هیچ جۆرە بخورێتەوە. دکتۆر شتێکمامێت چووەڵە لە کاتی برژان و ئەوەیە کەبابە بکەوێتە ناو خەڵوزەکە ئەو کەبابە دەرێنین و ئەی خۆین ئەبێت نەوەڵڵا تەندروست نییە چونکە ئەو کاربۆنەی کە بە خەڵوزەکەەوە هەیەتاوە ئەبێت یعنی ئەو تەبقەی لێ بکرێتەوە فڕێ بدرێ ئەنجا بخورێ ئەگینا دروست نییە نەوەڵڵا. باشە دکتۆریان دوا پەیامت چییە بۆ خەڵکی لە کاتوی گەشت و سەیرانە تا چەند گرنگە ئیتیمامێکی باش بە تەندروستی خۆیان بن بۆی کە نەچنە نەخۆشخانە و دنیای پارەی تر سەرەکە یعنی ئێمە بۆ خۆشی ئەچین بۆ گەشت لەبەر ئەوە ئەبێ ئاگامان لە خۆمان بێ یعنی ئێمە قەت ناچین بۆ خواردن بۆ گەشت ئێمە ئەچین بۆ ئەوەی چێژ ببینین لەبەرەوە چێژی خۆشی دایک و باوکەکان لەوەیە تەنانە دایک و باوکەکان پێکەوە یەک ڕاستکەرەوەی ئەوی تر بێ ئەگەر یەکێک هەڵەیەکی کرد یەکێکیان هەڵەیەکی کرد ئەوی کەوەی ڕاستکاتەوە کە ئاگایان لە ژینگە بێ ئاگایان لە تەندروستی بێ ئاگایان لەوە بێ کە دقەی چێکە هەر ئەمڕۆیە بە ئەمڕۆشتی خراپ بخۆین چونکە ئەمڕۆیشتە خراپەکەوات لێکا تۆ ئالوودە بیت ڕۆژێکی کەش حەزت لێبێ یان لە ڕۆژێکەکانی ترە دایمە حەسرەتی ئەوەت هەبێ ئای ئەم خواردنەوە گازیە چەند خۆشە بەڵام من نایخۆم لەبەرەوە ئەگەر یەک جار لە بەرچای خۆت خست و بە شتێکی خراپ داتنا ئیتر تۆ هەمیشە لە هەموو شوێنەکە ئەو شتە باشاناکەی ئەوە پەیامی منە بۆ خەڵک. سپاس بۆ پرۆفیسۆری یاری دەدات دکتۆرە چیمەن ساڵح مەمسەی زانکۆ کە لەم تەوەر لەگەڵمانە بووی. سپاس بۆ زانیاریەکانت بۆ کاتێک بێت بەخشی بۆ ئومێدەوی کە هەمووان سوودی لێ ببینن و ڕەچاوی بکەن لە گەشت و سەیرانەکانیاندا.